ماوەی نزیکەی 12 ڕۆژ بوو پشکنی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین وەستا بوو. ئەو بوو دوای هەوڵەکانی بەڕێوەبەراتی گشتە نووسی ڕاپەڕین توانرا لە چەند سەرچاوەیەکەوە هاوکاری بکرێت و پێداویستەکان دابین بکرێت. یەک لەوانە لە ڕێگەی وەزارەتە تەندروستی و کۆگای سەرەکی دەرمانەوە بوو کە بڕێک لە پێداویستی پشکنین دابین کرا. هەروەها لەلایەن ڕێکخراوی ڕێباز فاوندیشنەوە کۆمەڵێک هاوکاری مادی دابین کرا بۆ سنتەرەکانی کۆڕۆنا. هەروەها لە ڕێی بەڕێزان مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە توانراوە بڕێکی باشم هاوکاری مادی بۆ سنتەرەکانی کۆڕۆنا لە پشدەر و بیتوێن دابین بکرێت بە تایبەتی بۆ هاوکاریکردنی ئەو کارمەندە خۆبەخشانە و هەروها پزیشکانەی کە لەو سنتەرانە دەوام دەکەن.